دەنگتان بدەن بەو ئاڵەیەی. مەڵبەندی سێی هەولێری کۆمەڵی ئیسلامی کوردستان بە بەشداری مەڵبەندەکانی دهۆک و سۆران و ئامادەبوونی ئەمیری کۆمەڵی ئیسلامی و بەشێک لە ئەندامانی سەرکردایەتی و پۆلێک لە کاندیدان کۆڕێکی جەماوەری بۆ ئەندام و لایەنگران و دەنگدەرانی لیستەکەی ساز کرد. بەشێک لەو کاندیدانەی بەشدار بوون دەڵێن بە بوێری و دڵسۆزیەوە ڕوبەڕووی زوڵم و ستەم و نادادگەری دەبینەوە و کار بۆ چەسپاندنی دادگەری دەکەین. ئافرەتان مافیان پارێزرا بێدەدام و دەستگا حکومیەکان وەڕێژەی سەباسی پسند بکرێت کە بە پرۆژە یاسا لە پەرلەمانە بەڵام ئێستا پسند نەکراوە. لە هەموو دام و دەستگاکان بەشداری ئافرەتانی و یاخود مشارەکە ئافرەدان سەباسی بێ دام و دەستگا حکومیەکان و هەروەها کار بکەین بۆ گەنجانمان کەوا گەنجانمان لە کۆمپانیایەکانی دەرەوە هەلی کاریان بۆ بڕەخسێنی. هەمیشە ئەوە دووپات دەکەینەوە کە ئێمە لە خزمەتی داخوازیەکانی خەڵکین بۆ دەسێنانی تەواوی مافەکانیان و هەمیشە ئەو دووپات دەکەینەوە کە تاکە لیستێک کە دڵسۆزانە لە بەرێک خەڵکدا بوو بێ و متمانەی پێبەخشرا بێ و شایانی ئەوە بێ متمانەی پێبەخشرێ هیستی کۆمەڵی ئیسلامیە. بۆیە ئێمەش چاوەڕوانی هیممەت بەرزی چاوەڕوانی ورەی پۆڵایینی خەڵکی کوردستانین بەوەی کە شایستە و متمانەی خۆیان بەخشن بە لیستی کۆمەڵی ئیسلامی. هەوڵمان داوە بە تایبەتی ئەو پرۆژانەی کە ڕاستەوخۆ پەیوەندیان بە ژیان گوزەرانی خەڵکەیە پەیوەندیان بە دڵخۆشکردنی خەڵک و چاکردنی ژیانی خەڵکێ ئەو جۆرە پرۆژانەمان زۆر پێشکەش کردووە و لە ناو هۆڵی پەرلەمانی زۆرترین مداخەلەمان هەبووە. کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئازار و ناڕەحەتی و گرفت و کێشەکانی هاوڵاتیاندا ژیاون و لە دوای بەدەسێنانی متمانەی دەنگدەرانیش کار بۆ بنەبڕکردنی گەندەڵی و ڕەخساندنی دەرفەتی کار بۆ گەنجان و خزمەت گوزاری بۆ ناوچە جیاوازەکان دەکەن. ئارمانجا من ئەوە ئەسی ڕاستگو بم و یە دلسۆز بم و یە دەستپاک بم و یە چاکساز بم و باشترین خزمەتی بۆ خەڵکی خۆکەم کە خەڵکی من یە پێتیڤی خزمەتەیە خەڵکی من پێتیڤی چاکسازیە خەڵکی من یە نەخۆشیادا بصراحەتەن یعنی خاصەتەن تەخوا گەنجا و هەمی تەخیت ژیانی دەڤەرە کوردستانی گشتی تایبەت دەڤەرە بادینان خەڵکی من پێتیڤی چاکسازیە. بۆ پێی من لەناو ئێش و ژان و معاناتی گەنجانی کوردستانە گەورە بووم تێکەڵی ئازار و ناڕەحەتیەکانیان بووم و گرفتەکانیان ئەزانم. یەکێک لە خاڵە گرنگەکانی کارنامەکەمان بریتیە لە دۆزینەوەی هەلی کار و فرەچەشنکردنی سەرچاوەکانی کارکردن و داهات لە هەرێمی کوردستان. ئەو وەختنە واقعیانەیەک ئێمە هەیتمان لە بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان لە ماوەی 26 ساڵی ڕابردووی حکومڕانی هەرێمی کوردستان کە ئێمە بە بەردەوامی ئەڵێن لە هەرێمی کوردستاندا یاسا سەروەر نییە هەرچەندە زۆر باسی سەروەربوونی یاسا ئەکرێ بەڵام یاسا تەنها لە سەرکەسانی هەژار و کەم دەرامەتی ئەو میلەتە بەشێک لەو ئەندام و لایەنگرانەی کۆمەڵی ئیسلامی کە بەشدار بوون لە کۆڕەکە دەڵێن دەنگ بە لیستێک دەدەن کە خۆی بە خزمەتکاری خەڵک زانیوە و پۆست و پلەکانی لە حکوومەت و پەرلەمانیش لە خزمەت هاوڵاتیاندا بەکارهێناوە. وەکو خۆم دەنگ دەدەم بە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی لەبەر ئەوەی لە ڕابردوودا داهاتوێت ڕابردوێکی پاچی هەبووەوە دیاریشە کە داهاتوێکی پاچی دەبێت لەبەر ئەو کەسێکە یاخود ئەو لیستێکە داهاتوێکی پاچی دەبێت بێگومان لەسەر ئەوە بەندەکە ڕابردوێکی پاچی هەبێت. کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوودا بە هەڵوێستەکانی بە نوێنەرەکانی بە سەرکردایەتی نمونەیەکی جوانی پێشکەشی کوردستان کردووە. کۆمەڵی ئیسلامی تاکە حیزبە کە لەبەری خەڵک مایەوە کاریان کردووە بەڕاستی بۆ بەرەو پێشبردننی وڵاتمان بەڵام بەپێی توانە بەڕاستی هەرچەندە کورسیەکانشمان کە من ئێمە بەڵام بەڕاستی بەپێی توانای خۆمان زۆر زیاتریش کاندیدانی کۆمەڵی ئیسلامی کاری زۆر باشیان کردووە یعنی وایان کردووە بەرەو پێش بچین. ئەندام و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان با گەرموگوڕیەوە بانگەشە بۆ سەرخستنی لیستەکەیان دەکەن. ئەو لیستەی کە بە شاهێدی دۆست و نەیار لەبەرەی گەل و بۆ گەل تێکۆشاوە لە ئێستاشدا بە دروشمی کۆڵ نادەین و بەردەوامین بە لیستی ژمارە 194 بەشدارە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی پۆلێک لە کاندیدانی دەستپاک و ڕاستگۆ بۆ خزمەتی خاک و خەڵک بنێرێتە پەرلەمان. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.